بە ڕێگاوین بەرەو شوێنی ڕووداوەکەی شەوی ڕابردوو کە دوو جوتیاری کورد لەلایەن تیرۆریستانی داعشەوە شەهید کران لە گوندی مێخاس کە دەکەوێتە باکووری قەزای خانەقینەوە سەرجەم دانیشتوانەکەی کوردی کاکەین. شەوی ڕابردوو جوتیارانی گوندی مێخاس لێرەدا سەرقاڵی دوورینەوەی دەغڵودانەکانیان بوونە بە گوتەی شایەت حاڵان 4 چەکداری دەمامکدار با جلوبەرگی عسکەریوە دێنە سەر جوتیارەکان لێرەدا شۆفێری دەڕاستەکان پێیان دەڵێن ئێوە بگەڕێنەوە تەنها دوو جوتیارە کوردەکەی گوندی مێخاس دەهێڵنەوە لای خۆیان. پاش ماوەی چەند سەعاتێک لە دیار نەبوونی ئەو دوو جوتیارە خەڵکی گوندەکە داوای یارمەتی لە هێزە ئەمنیەکان دەکەن بەهانەیانەوە بچن، بەڵام هیچ هێزێکی ئەمنی ناڕواتە شوێنی ڕووداوەکە و یاخود شوێن پێی ئەو چەکدارانە کە ئەو دوو گوند نشینەی بردووە. بە گوتەی خەڵکەکە لە نزیک سەعات 12 شەو دووبارە چەکدارانی داعش هاتوونەتەوە لێرەدا دەغڵودانەکەیان سووتاندووە و هەروەها بە قەنا سێرشیان کردوتە سەر گوندەکە. پاش چەند سەعاتێک لە ڕووداوەکە گوندنشینەکان خۆیان کە سوکاری ئەو دوو جوتیارە دێنە شوێنی ڕووداوەکە کە هەردوو جوتیارەکە دەبینن تەرمەکانیان بە کوژراوی لە شوێنی ڕووداوەکە ماوەتەوە لە نێو دەغڵ و دانەکەی خۆیاندا. سعات هەشت ئێمە سعات هەشت خەوەریاندا پێمان وتیان دەور نەکانیان کردی ئالێتەکانیان کردیە. گەیمە مسافەی لە ماڵە دەرچووم ئەبوو داینەکەم دی وتم یا بە ئیشلۆن های سار قال والله قالوا لي اطلع لا توقف هنا. وابو دراس هات ابو دراس هم سؤال منك ودم كاكا شلون صاير هذا المشكله؟ قال والله ساعدوا عليه فتح الباب انا دا ما اسمع دراسه مظلل كله جامات. قال لي يابا شيل الطبله ولا توقف روح ما عليك انت. ودواي اوا جارغانيان اگردا گنموجوغانيان اگردا براغا ما ناو عربانه دا اگرد مسافه 2 متر کوشیانه. جوتیارەکانێکێکیان ئەنجومەنی گوندی مێخاسە بە ناوی بورهان حاتم خێزاندارە و خاوەنی دوو مناڵە، ئەوی تر نەبەرد ناسرە کە کوڕی مامی بورهانە. خوێن و ڕەنجی ساڵێکیان تێکەڵ یەک بوو لە سەر زیادی باو باپیریان. گوندنشینانی سنوورەکە دەڵێن ئەگەر حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ڕەوشی ئەمنی ناوچەکەیان نەکەن، ئەوان ناچارن گوندەکە چۆڵ بکەن، چونکە مەترسیەکانی داعش بۆ سەر گوندنشینان زیادی کردووە. هیچ هێزێکی ئەمنی تا ئێستا نەیتوانیوە کۆنتڕۆڵی جموجۆڵەکانی داعش بکات. بەداخەوە هیچ قوواتی ئەمنی نەهات، هەمەرێک هات ئەو شوتی دەسڵاتم نییە بچمە وەرە سەرەوە. ئێمەش چاوەڕامان کردوسیان کەمێ تەقەمان کرد خۆمان وەکو هاوڵاتی، ئەوانیش بەرامبەر ئێمەوە قەنازدایان لێمان. ئێمە ئەیە یەکەم جارمانیە وەر لە 6 مانگتر 3 هاوڵاتی لە دێگەمان. ئمڕۆژ ئەوە تا دوانتر دێ خانەقین دێگان خانەقی نەماوە، تەنها دێماوە دێی مێخاسە لەم سنوورە. ئەگەر وا بچێ دەڕێوە دڵنیادانەکەمەوە خەڵک دێگەمان گشتی ڕائەکە و شارەگەش چۆڵەوەیە. بەڕاستی ژیانمان تاڵ بووە، هیچ ژیانمان نەماوە لەم گوندە. داواکانیم لە حکوومەتی هەرێم ئیشێکمان بۆ بکە، ئەگەر نە هەر پرچەکمان کە خۆمان هیمای خۆمانەکەین کاکە بەشەو بەخوا ئەم شوێنە بەدەستی ئەوانەوە بەڕۆژ ئایدی خۆمانەوە بەشەو ئایدی داعشە. بەڕاستی ژیانمان نەماوە، داواکانیم چارەسەریکمان بۆ بکەن. تیرۆریستانی داعش ماوەی مانگێکە جموجۆڵەکانیان لە تەواوی پارێزگای دیالە زیادی کردووە. ڕۆژانە پەلاماری هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان دەدەن و دەغڵودانی جوتیاران دەسووتێنن. لە قەزای خانەقینیش تیرۆریستان بە ئاسانی دەگەن بەو شوێنانەی مەبەستیانە، ئەوەش بەهۆی ئەو بۆشایە ئەمنیەوەیە کە دروست بووە لە پاش نەمانی هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکە. هاوڵاتیانیش داواکارن هەرچی زووە پێشمەرگە بگەڕێتەوە ئەو ناوچەیە بۆ پاراستنی سەر و ماڵیان. دەشتی جەماڵ گەلی کوردستان، خانەقین.